چییە کۆبوونەوەکە کەی دەستی پێەکە و ئەجێندای کۆبوونەوەکە چییە؟ بەشداربووانی کۆبوونەوەکە چێن؟ بەڵێ مامۆستا عەباس گوێم لێیەوەیە، فەرموو. زۆر سوپاس سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام. دیارە لە کاتژمێر دەی بەیانیەوە کۆبوونەوەکە دەستی پێ کردووە. کۆبوونەوەکە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بەڕێوە دەچێت. دیکە لە پارتی دیموکراتی کوردستان سەرجەم حەزبە کوردستانەکانی کەرکووک لێرە ئامادەن. دیارە بە پێی زانیاریەکانی ئەمە باس لە دوو بابەت دەکرێت. بابەتی یەکەم هەمانگی و تەبایی نێوان حەزبە کوردستانەکانی کەرکووک، بابەتی دووەم ڕەوشی ئەمنی و بارودۆخی سیاسی و ئیداری کەرکووک. دیارە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە دووەم کۆبوونەوەی حەزبە کوردستانەکانە لە ئاستی باڵا لە کەرکووک بەڕێوە بچێ. باس لە بارودۆخی کەرکووک دەکرێت، باس لە بارودۆخی سیاسی و ئیداری کەرکووک و ئەمنیەتی کەرکووک دەکرێت. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخی ئەمنی و سیاسی و ئیداری کەرکووک بە جۆرێک تێکچووە کە بارودۆخەکە نازانێت رێ بەرەو کوێ دەڕاوە. هەنگاوی هێزە عێراقیەکان و حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم تاکو ئێستا بەو ئاراستەیە نییە کە بارودۆخی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ژێر دەسەڵاتی هەرێم نەماوە بەرەو کوێ دەڕاوە. داهاتووی ئەم ناوچانە چی لێ دێ؟ بۆیە حەزبە کوردستانەکان ناوە کۆبوونەوە دەکەن لە ئاستی باڵە و لە ئاستی پەیوەندیەکان بۆەوەی تاوتوی بارودۆخەکە بکەن. ئەگەر زانیاریەکە بێ لەسەر بارودۆخی کەرکووک، لەسەر بارودۆخی سیاسی و ئەمنی کەرکووک ئەو بابەتانە تاوتوێ بکرێ و ئێستش ماوەی کاتژمێرێکە حەزبە کوردستانەکان بەرپرسی یەکەمی حەزبە کوردستانەکان لە کەرکووک لە بارگای مەکتەبی سیاسی لە کۆبوونەوەدان و بڕیاریشە دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بابەتەکانە و بابەتانەی کە لە کۆبوونەوەکە باس کراوە ئەجێندای کۆبوونەوەکە زیاتر بۆ دەستگاکانی ڕاگەیاندن باس بکەن. بەڵێ بەشداربووانی کۆبوونەوەکە هەموو حیزبەکان بەشدارن، حیزبە کوردستانیەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان یان یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە ئێستایا بارگایان لە شاری کەرکووک نییە. ئایا بەشداری کۆبوونەوەکە ئەکەن؟ و لە کۆبوونەوەکەی ئەمەوێ بپرسم باس لە داهاتووی پارێزگاری ئەو شارە و دانانی پارێزگارێکی کورد بەکوێ گەیشتووە؟ دەکرێت. باسی یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەن دەکرێت. دیارە ئەو حەزبانەی کە لێرەن هەمویان خاوەنی ئەندامن لە بزوتنەوەی ئیسلامیش ئەمانە خاوەنی ئەندام نین لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بۆیە هەوڵ دەدرێ باسی یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاریش بکرێ. هەرچەنە ئەو سێلانەی کە باسم کرد بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و بارودۆخی ئەمنی بە تایبەتی لە کەرکووک بەسراوە بە یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک لەبەرەوەی ئێستا پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە لە پشکی عەرەبە ناتوانێت سەرۆکی لیژنەی ئەمنی بێت. بۆیە مەلەفی ئەمنی تاکو ئێستا لە ژێر دەسەڵاتی هێزەکانی دژە تیرۆری عێراقەوە ئەوان دەتوانن بڕیار لەسەر بارودۆخی ئەمنی ئەم شارە بدەن و سەرجەم ئەو بارودۆخامیانەی کە لە کەرکووک گوزەر دەکات ئەوان باسی لێوە دەکەن و ئەوان بڕیاری لەسەر دەدەن، نەک پارێزگاری کەرکووک و لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک. سیانووری پەیامنێرمان لە